بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕۆژ دوای ڕۆژ دەستێوەردانەکانی پارتیویەکێتی لە کاروباری یاسا لە هەرێمی کوردستاندا زیاد دەکات. لە دوایین پێشاتیژە دەستگیرکردن و ئازادکردنی کادیرەکانی پارتیویەکێتی ئەوەی پێوتین کە بەدەستێوەردانی بەردەوام لە کاروباری یاسا و دادگاکان لە هەرێمی کوردستانەیە. بە میواندارێک لە بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە، هەروە دواتریش دکتۆر شۆرش حەسەن دکتۆرا لە یاسای دەستوری مامۆستایی زانکۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دەسوەردانی حەزب لە کاروباری دادگا و یاسا لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات و هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم بە ئاشکرا دەسواردان لە یاسادا دەکەن. دیلبەدیلی کادرانی پارتیویەکێتی و دەستگیرکردنیان بە بێ فەرمانی دادوەر لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوەی پێوتین پارتیویەکێتی هیچ حسابێک بۆ یاسا و سەروەری یاسا ناکەن. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا باهۆی دەسوەردانی حەزب لە دادگاکان و یاسادا 5 دادوەر دەستیان لە کارکێشاوەتەوە. هەرێکە لە ناز نووری، هاوژین حامید، فەرهاد حاتەم و بەختیار عەلی و لەتیف مستەفا دەستیان لە کارکێشایەوە. بەشێک لەو دادوەرانەی دەستیان لە کارکێشاوەتەوە باس لەوە دەکەن یاسا تەنها بۆ هەژارانە. دەست لە کارکێشانەوەی ئەو دادوەرانە نەبووە بە فشارێک بۆ بڕینی دەستی حەزب لە کاروباری یاسادا و پێشتریش پارتیویەکێتی بەنهێنی دەسواردانیان لە یاسادا دەکرد. بەڵام ئێستا بە ڕۆژی ڕووناک دەسواردان دەکەن و کەسیش نییە لێیان بپرسێتەوە. باهۆی سەروەرنەبوونی یاسا ڕۆژ دوای ڕۆژ پێشێلکاریەکانی پارتیویەکێتی بەرامبەر خەڵکی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات و بەشێکی زۆری بەرپرسانی ئەو دوو هێزە خۆیان لە سەر و یاساوە دەبینن. بابڕای شارەزایانی یاسایی ئەم دۆخی هەرێمی کوردستان تێکەوتووە لە بێموچەی و گەندەڵی و خراپی دۆخی خەڵک دەگەڕێتەوە بۆ سەروەرنەبوونی یاسا. با درێژایی 27 ساڵی حکومڕانی پارتیویەکێتی ڕێگەن نەدراوە هیچ بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستان لەسەر گەندەڵی دادگایی بکرێت لە کاتێکدا گەندەڵی بەفراوان و پلان بۆ داڕێژرا و بوونی هەیە. بابڕای شارەزانی یاسایی لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ یاسا لە پاشەکشێدایە و لە بەرامبەردا ستەمکاری و گەندەڵی دەسەڵاتداران لە زیادبووندایەت تاوەکو یاساش سەروەر نەبێت دادپەروەری بەدی نایەت. جارێکی تر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان لەگەڵ سەرەتا بچینە هەولێر. ڕووپاک خان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە سەرەسەر دەستێوەردانەکانی هەردوو هێزی دەسەڵاتدار لە کاروباری یاسا بکەین. لەسەرتا باس لەوە بکەین کە سەروەری یاسا چییە؟ میرەبان سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم و بە خێراتنی ئەو میوانە بەڕێزەشتان دەکەم لە ستۆدیۆ. خۆی سەروەری یاسا لە چەند ڕوانگەیەکەوە یاخود لە چەند ڕوویەکەوە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم. سەروەری یاسا کاتێک فراهەم دەبێ ئەگەر ئەو دەسەڵاتەی یاخود ئەو دەسەڵاتەی کە پەیوەستە بە یاسادانان ئەرکی خۆی کە سێ ئەرکە تەنها ئەرکێکی جێبەجێ نەکە کە بۆ نمونە یاسادانانە و ئەو ئەرکەش جێبەجێ بکە کە چاودێریکردنی یاسادانانەوە هەروەها ئەو ئەرکەش کە لێپرسینەوەیە لە شێوازی جێبەجێکردنی یاسایەکان. دەبینین لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو پەرلەمان کە دەسەڵاتی یاسادانانە تەنها توانیوێتی یەک دەسەڵات ممارەسە یەک دەسەڵاتی خۆی بکە یاخود یەک کاری خۆی بکە کە یاسادانانە، چونکە خۆی یاسادانان یعنی ئەوە دایکەکەیە واتە لە دایکبوونی یاسایە، بەڵام چاودێریکردنەکە کە ڕۆڵی باوک دەبینێ ئەوە نییە کە ئەو چاودێریە نەبوو کەواتە سەروەربوونی یاسابوونی نامێنێت لە هەرێمی کوردستان و لە هەر وڵاتێک و هەروەها کە لێ پرسینەوەش ڕۆڵی خۆی نەجێڕا کەواتە بە هەر شێوازێک ئەو دەسەڵاتەی کە معنیە بیەوێ کارەکانی خۆی ڕایی دەکات. بەڵام دواتر قسە سەر هەرچی دەسەڵاتەکەی بەس وەکو پەرلەمان کە بەڕێز وتت سێرکێ ئەو یاسادانەکەش وەکو پێویست بووە کە مەسەلەن سەروەری یاسا بچەسپێن یاخود زۆر جارە ئەو یاسانی کە لە پەرلەمان دەرچوون لە بەرژەوەنی دەسەڵاتداران و هەردووهێزی دەسەڵاتدار دەرچوێنراون تا چەندێک ئەم یاسایانش زۆر جار لە بەرژەوەندی گشتی نەبوون.
بەڵێ بەهۆی دەستێوەردانی حیزبی لە هەر سێ دەسەڵاتەکان هەر سێ سوڵتەکان دەبینین کەوا زۆرێک لە یاسایەکان لە بەرژەوەندی خەڵچینین بەڵام بەمانای ئەوەی نە کە یاسای باش نییە یاسای باش هەیە من توێژینەوە یەکەم خوێندۆتەوە کە جێبەجێکردنی یاسایەکان لە هەرێمی کوردستان و ئەو یاسانی لە پەرلەمانی کوردستان دەرچوونە تا ئێستا 15 یاسایەکان جێبەجێکراون کەواتە خەلەلی پشکی شێر بەبەر ئەوە دەکەوێت کە حکوومەت یاسایەکان جێبەجێ ناکە یاخود دەسەڵاتی دادوەری ممارەسەی ئەو یاسایانە ناکات کەوا بۆی دانراون بۆی کاری لەسەر بکە. بەڵێ یعنی ئەو توێژینەوەی کە بەڕێزت ئەنجامت داوە لەو یاسانی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە تەنە لە 15 جێبەجێکراون. بەڵێ لە 1985 یاسایەکان جێبەجێ نەکراون ئەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان هەیە کە ئەو پرۆژە یاسایان دەنجی لەسەر دراوە یاخود بوونە بە یاسا تا ئێستا 1985 جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو لە 15 کە جێبەجێ کراوە یعنی ئەو یاسای گرنگ بوونە یاخود ئەو یاسایە بوونە کە پەیوەندیان بۆ نمونە بە چینی هەژار و مەسەرەن خەڵکی کەم دەرامەتەوە بۆ بۆیە بە سەریاندا جێبەجێ کراوە. بەڵێ خۆی ئەو یاسایانە یاسا هەر بۆ خۆی لە هەرێمی کوردستان کە جێبەجێ دەکرێت بەسەر چینی هەژار جێبەجێ دەکرێت بۆ نمونە لە دادگاکان کە تەبلیغ بۆ تۆمەتبار دەچێت تەنها هەژارەکان خازع دەبن بۆ جێبەجێکردنی ئەو یاسا بەدەم تەبلیغەکەەوە دەچن کە دەسەڵاتدارەکان لەسەروی یاسان دەسەڵاتدارەکان نان تۆ یاسات بۆ جێبەجێ بکەن و بەدەم تەبلیغەکەی محکەمەوە بچن بۆیە ئەستا دەبینین چەندەها دۆسیا لەلایەن داواکاری گشتی لەلایەن دەسەڵاتی داواکاری گشتی هەیە هەتاوەکو ئێستا بەدەمەوە چوون نەبووە لەلایەن تۆمەتبارەکە. چەندەها دۆسیا لە دەستەی سەربەخۆی مافی لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤێت تا ئێستا بەدەمەوە چوون نەبووە بۆ ئەو دەستەیە یاخود دەستەی داواکاری گشتی کەواتە ئەوە بۆمە ڕوون دەبێتەوە کەوام دەسەڵاتدارەکان دەستڕۆیشتوەکان دەوڵەمەندەکان لەسەروی یاساوان هەژارەکان لە خوار یاسانە و یاسا تەنها بۆ هەژار لەسەر هەژار جێبەجێ دەکرێت لەسەر دەوڵەمەند و باڵادەست و دەستڕۆیشتوەکان جێبەجێ ناکرێت. بەڵێ ینی تەنها ئەوەش بوو کە ناتوان فەرمانی دەستگیرکردنیش بۆ بەرپرسی باڵا دەربچێت لە هەرێمی کوردستان ئەگەر دەریش پێ جێبەجێ ناکرێت. بەڵێ خۆی ناتوانرێت فەرمانی دەستگیرکردن بۆ دەسەڵاتدارەکان نادرێ یاخود کە درا جێبەجێ ناکرێ یعنی ئەو دەسەڵاتەی کە هەڵدەستێ بە دەستگیرکردنی خودی ئەو تاوانبارە کە بەدەسەڵاتە خۆی هەمان کەسە یاخود هەمان شخصی معنەویە یاخود لە هەمان ئەحزابن بۆیە خازع نابن بۆ جێبەجێکردنی ئەو یاسایی کە لەسەر هەژارەکان تەطبیق و جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەی لە دوایین پێشاددا ئەوەی کە مەسەلەی دەستگیرکردنی کادیرانی پارتیوێکێتی بەبێ بڕیاری دادگا و دواترش ئازادکردنیان هەر بەبێ بڕیاری دادگا و یاسا چی پێوتین لەبارەی سەروەری یاساوە؟ بەڵێ بەخۆی لە هەموو وڵاتان دەسەڵاتی دادوەری کە دەچێت بۆ دەستگیرکردنی هەر تۆمەتبارێک کە دەچێت دەبێ پۆلیس یەکەم شت کە پێی دەدا ئەو فەرمانەیە کە لەلایەن دادوەرەوە دەرچووە دووەم شت پێی دەڵێ مافەکانت چین کە تۆ دەچی بۆ بەردەم دادوەر یاخود بۆ بەردەم دادگا پێی ڕادەگەیەندرێ دەبێ پێی ڕابگەیەندرێ کەوا تۆ مافی ئەوەت هەیە چۆن بەرگری لە خۆت بکەیت یاخود مافی ئەوەت هەیە چۆن پارێزەر بۆ خۆت بگری یاخود مافی ئەوەت هەیە کە توانای مادیت نەبوو حکوومەت پارێزەرت بۆ بگرێ بەڵام دەبینی لە هەرێمی کوردستان هیچ لەمانە جێبەجێ ناکرێت و تەنها بە فەرمانی دادوەریش خەڵک بەبێ فەرمانی دادوەر خەڵک دەگیرێ ئەمە جێگای داخە دەبینی لە هەرێمی کوردستان کار بە میزاج دەکرێت کار بە یاسا ناکرێت کە کار بە میزاج کرا کەواتە سەروەربوونی یاسا نییە دەبینین لە هەندێک وڵات کە سیستەمیان دیموکراسیش نییە یاسا سەروەرە بەڵام لە هەندێک وڵات کە سیستەم دیموکراسیە بۆ نمونە لە هەرێمی کوردستان کە سیستەمەکە نیمچە دیموکراسیە و هەڵبژاردن تێیدا خەڵک ینی بە هەڵبژاردن نوێنەری خۆ هەڵدەبژێری دەچێتە پەرلەمان کە سیستەمیشمان دیموکراسیە دەبینین سەروەری یاسا لە دۆخێکی زۆر خراپدایە کە ئەمەش جێگای داخە و هەروەها ئەگەر سەروەربوونی یاسا هەر لەم حاڵ و بار و دۆخەدا بێ هەژارەکان هەژارتر دەبن دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر دەبن قەیرانی دارایی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکا و هەروەها
ئەو تاوانکاریانەی لە ماوەی ڕابردوو کە دەبینین هەردوو هێزی دەسەڵات کە هەستان بە دەستگیرکردنی کەوادیری خۆیان یاخود ئەو تاوانکاریە کە شۆڕ بۆتەوە بۆ خەڵکی خواتر زیاتر دەکات. بەڵێ بەس پێشتر باز لەوە دەکرێت کە تا چندێک ئەمە دروستە کە پێشتر بازۆکە کە پارتی و یەکێتی پێشتر بەنهێنیان دەست تێوەردانیان دەکرد لە کاروباری یاسا لە هەرێمی کوردستاندا تا چەندەوەی کادیرەکانیان دەستێوەردانێکی ئاشکرا بوو لە مەسەلەی یاسا و ڕۆڵی دادگاکان. بەڵێ دەبینین خۆی ئەگەر باسی دادگا بکەین یاخود ڕۆڵی دادگا بکەین هەر بۆ خۆی لە خۆیدا ئەنجومەنی دادوەری بۆ خۆی ماوەی بەسەر چواتە بەنایەسایی ئێستا ئەنجومەنی دادوەری کار دەکات چونکە ئەنجومەنی دادوەری هەروەکو چۆن پەرلەمان سەقفەی زەمەنی بۆ دەدرێ ئەنجومەنی دادوەری ئێستا ماوەی لە ماوەی خانەنشینیدایە کەچی بە ئیستیسنا بۆ خۆیان کار دەکەن و بۆ خۆیان شەرعاندویانە کە چۆن لەسەر دەسەڵاتی دادوەری بمێنەوە کەمە جێگای داخە و هەروەها دەستێوەردانی حیزبی لە دەسەڵاتی دادوەری یەکجار زۆرە کە دەبینین لە دادگاکان ئەو دادوەرەی بە تەسکێ حیزبی نەبێ نابێتە دادوەر هەیە تەمەنی لە تەمەنی خانەنشینی تێپەڕی کردووە بەڵام چونکە تەسکێ حیزبێکی دەسەڵاتداری هەیە بۆیە هەر لەسەر وەزیفەی خۆی ماوەتەوە هەر بەردەوامە لەسەر وەزیفەی خۆی و هەروەها دەمەوێت یەک خاڵیکە ئاماژە پێ بکەم کە خۆی لە وڵاتان باشترین ڕۆڵی ڕقابی داواکاری گشتی لە دوای پەرلەمان دەیگێڕێ بەڵام دەبینین دەسەڵاتی داواکاری گشتی بەڕاستی وە بچووک کراوەتەوە کە خۆی دەبێت دەسەڵاتێکی سەر بەخۆ بێ یاخود سەر بە دەسەڵاتی قەزایی بێ بەڵام لە هەرێمی کوردستان دەبینین بەشێکی بچووکە لە سەر بە وەزارەتی دادا خۆی بەخۆی دەسەڵاتەکان کە دەڵێ فەسڵ بین سوڵتا دەسەڵاتەکان جیاوازن خۆی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سەر بەخۆیە و هەروەها کۆمەڵێک سەلاحیەت و کۆمەڵێک ئەرچی سەر بەخۆی خۆی هەیە دەبینین دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەت دەسەڵاتێکی سەر بەخۆیە و یاسادانی دەسەڵات سەر بەخۆی بەڵام لێرە تێکەڵاویەک لە دەسەڵاتەکان دروست بە بۆ حیزبەکان بۆ بەرژەوەندی خۆیان ئەو جۆرە تێکەڵاویەیان دروست کردووە بۆ ئەوەی کە دەسەڵاتی داواکاری گشتی کە بە قووەترین جیهەتی ڕقابی دەبێ ڕۆڵی ڕقابی بجێڕێ بەڵام تا ئێستانەی جێراوە لەبەر ئەوەی کراوەتە بەشێک لە دەسەڵاتی ئەوە جێبەجێکردن کە بەشێکە لە وەزارەتی دەکت. سوپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەڕێز کاکتۆر جەناویشت بەخێر بێ لەگەڵ ڕووپاکخان باسی کەمێک سەرۆری یاسامان کردووە و باسی لە ڕۆڵی پەرلەمان کرد کە تەنها ڕۆڵەکەی زیاتر دەرکردنی یاسای وەکو پێویست دووەرەکانی کێ جێبەجێ نەکردووە دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر مەسەلەی سەروەری یاسا لە کوردستان ئایا ئێمە شتێکمان هەیە بە ناوی سەروەری یاسا؟ سپاس بۆ تۆ سڵاو لە بینەرانی خۆشەویست کەناڵەکە بەداخەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەری ئێمەش بۆ نمونە عێراق و هەندێک وڵاتانی تری کێشەی ئەم وڵاتانە ئەوەیە کە یاساتیای سەروەر نییە بۆیەش هەموو کێشە ئابووری کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگیەکان سەر هەڵدەدەن کاتێک یاسا سەروەر بێ هەموو ماف و ئەگەر یاسا سەروەر بێ پرەنسیپە سەرچەکانی تایبەت بە پاراستن و دەستەبەرکردنی مافەکانی مرۆڤ لەسەر هەموو ئاستەکاندا لە هەموو کایەکاندا دەستەبەر دەبێت بۆ نمونە تۆ ئەمڕۆکە هاوڵاتی بوون مەسلەی مواتەنە هاوڵاتی بوون بوونی نییە لە عێراق یا لە هەرێمی کوردستان لەبەرەوەی لە هاوڵاتیەکان جیاوازی لە نێوانیاندا دەکرێت بە پێی ئینتیما و وەلاییان بۆ ئەو حیزبەیە بۆ ئەو سیاست مەدارەیە بۆ ئەو سەرکردەیە ئەوە نییە هاوڵاتی وا هەیە کەفاەتی تا ئەو پەڕی هەیە بەڵام لە خۆی ڕانابینی بۆ هیچ پۆستێک بچێتە پێشەوە لەبەرەوەی ئەم پۆستانە پۆستەکان بەپێی تەسکەی حیزبی بەپێی وەلای حیزبی وەلای شخصی ئەمانە تەوزیع دەکرێت پلە 2 پلە 3 و 4شمانەیە لە کوردستان بەڵێ ئەمە هەیە چۆن دابشکراون پلە هاوڵاتی یعنی مەسەن لە هەموو کایەکاندا مەسەن خەڵکی بەتوانایە ئامادە نییە مەسەن ڕۆژێک لە ڕۆژان دەرگای بۆ ناکرێتەوە مەسەن کە پۆستێک وەرگێت کە شوێنێک بینێ وەکو ئەوە دەڵێ مەسەرەن نان بۆ ناوانەوە و گۆشت بۆ قەساب ئەومە نەماوە نەخێر ئەمە نەماوە بۆیەش ئەنی کێشەکانی ئێمەش ئیدارەی حکوومەتی کوردی لەوەتی ساڵی 91ەوە بەداخەوە کە بە پێی تەسکەی حیزبی دانراوە نەک بە پێی کەفاعەت لە کاتێکدا ئیدارەدانی وڵات نەک حکوومەت نەک کاری حکومی کاری ئیداری پێویستی بە لێوەشاوەیی کەفاعەت توانای زانستی هەیە چونکە ئێمە
بەردەوام پێویستمان بەکاری ئیدارە هەیە ڕۆژانە ئەگەر حکوومەت بۆ نمونەمە چەند مانگە حکوومەت لە هەرێمی کوردستان لە کێوە ئێمە انتخاباتمان کردەوە 100 ڕۆژ زیاترە حکوومەت پێک نهاتووە بەڵام ئیشوکارەکانی حکوومەت کەس فێلێ نییە پەچی نەکەوتەوە بەڵام ئەگەر ڕۆژێک شارەوانی ئیژنەکە یاخود دایرێ فەرمانگەی کارەبا یا خەستەخانە ئیژنەکە ئەمانە کاریگەری ئەمانە کاری ئیدارن ئێمە ئەم کارە ئیدارەشمان بە حیزبی کردووە ئەمە بە حیزبی کردووانە کاتێککە ئەمە بە حیزبی دەکەی ینی تۆ بوارێک ناهێلیەوە بۆ هاوڵاتیان پۆلین دەکەی لە نێوان هاوڵاتیان ئەوانەی کە تەسکەی حیزبی هەیە ئەوەی کەس بەلای حیزبی وەلای شخص هەیە ئەوەی کە خەڵک کەسێکی مستەقیل و سەر بە کەس نییە ئەمە دەمێنێتەوە ئەمە هیچ فرسەتێکی لە پێش نییە ئەم جیاوازی ئەمەیە واتە تۆ مەبدەئی مواتنە مەبدەئی مساوات یەکسانیبوونی هاوڵاتیان لە پەردەمی یاسادا لە یەکسانیبوونی هاوڵاتیان کە ئەم یەکسانیە ئەم پرینسیپە یەکسانیبوونی هاوڵاتیان لە بەردەمی یاسا بۆ زێبەجێکردنی ئەرک و مافەکان بۆ وەرگرتنی وەزیفە گشتەکان بۆ تەعاملکردن بە پێی یاسا ئەمانە هەمووی جیاوازی دەکرێت لە نێوان هاوڵاتیان یەکسانین کە ئەمە نەکرا ئەمە بەمدەیەکی گرنگی دەستوریە پێشێل کرا واتە سەروەری یاسا بوونینی ئەگەر یاسا سەروەر بێ ئەم جیاوازیە ناکرێت بۆ نمونە تۆ لە سەردەمی پاشایەتی لە عێراق کوردێک دەیان کورد چەندان کورد مەسەن وەزیر بووە سەرۆ کۆمار بووە بەبێ ئەوەی ڕاستە مەسەن کەفاەتی خۆی زیاتر پێش ئەوەی کەوا حیزبی بێ سەر بە حیزبێکی دیاریکرا و بێ لە سەردەمی پاشایەتی کەفاەتی هەبووە کەسێکیان نەهێناوە کە لەبەر ئەوەی سەر بە حیزبێک بێ بەڵام کەفاەتی نەبێ کردبییان بە وەزیر یا کردبییان بە بەڕێوەبەرێکی گشتی یا وەشیر وەزیر کە یاسا سەروەر بووە پاشای عێراق کاتێکەوە مەسەن کێشەیەکی هەبوو لە محکەمە لە کەیسێک وەک هاوڵاتێکی ئاسایی بان کراوە منادی محکەمە بانجی کردووە بە ناوی خۆیەوە نەک بە ناوی ئەوەی پاشای عێراق فەیساڵی کوڕی فلانی نەک مەلیکی عێراق وەکو تەرەفەکەی تر بان کراوە و لە پێش حاکم وەستاوە حاکم نەزولاوە لە شوێنەکەی خۆی بەڵام ئەمە لە عێراق لە سەردەمی پاشایەتی ڕوویداوە دوای ئەو سەردەمە ئەمە بووە بە خەون لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بۆیە باشە لە کوردستانیش یاسا سەروەری خەونە بەڵێ خەونە ئێستا یاسا سەروەر نییە بە هیچ شێوێک نە لە بوارەکان ئەگەر یاسا سەروەر بێ فەرێکمان نییە ئێمە بەپێی قانونی انتخابات هەڵبژاردنمان کردووە وانە هەڵبژاردن قانونی انتخابات ئەم پەرلەمان دایناوە کە پەرلەمان مەسەن لە زۆرینەوە حیزبانە پێکاتوە کە دەستیان دەڕوە لە وڵاتەوە حکومڕانن بەڵام ئەمە 100 ڕۆژە بۆچی حکوومەت پێک نایەنن بۆچی لە ژوورە تاریکەکان کۆ دەبنەوە لەسەر پۆستەکان کێشیانی ئەگەر ئەوان ڕێزیان بۆ ئیرادەی خەڵک هەیە بۆ دەنجی خەڵک هەیە ڕێزیان بۆ قانونی انتخابات هەیە کە دەڵێ بەم شێوەیە حکوومەت پێک دێ بەم شێوەیە پەرلەمان پێک دێ بۆچی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانان نابژێنن بۆچی حکوومەت پێک نایەنن کەواتە یاسا سەروەر نییە ئەگەر یاسا سەروەر بێ ملکەس دەبن بۆ یاسا فەرز دەکەن زاڵ دەکەن بەسەر بەرژەوەندی تایبەتیەکانیان بەڵام بە پێچەوانەوە یاسا دەخەنە ژێر کێفی بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان بەرژەوەندی حیزبەکانیان کاتێکی یاسا پاشکۆی بەرژەوەندی حیزبەکان بێ پاشکۆی بەرژەوەندی یاسا پاشکۆی بەرژەوەندی تایبەتیەکانە سەیری هەموو پۆستەکان کە لە بواری تەنفیزی لە بواری قەزا لە دەسەڵاتی جێبەجێکردن لە دەسەڵاتی قەزا حتا لە دەسەڵاتی تەشریعیش یعنی جگە لە پەرلەمانتارەکان ئەوانەی کە لە ناو پەرلەمان پۆست و پایانەیە هەمووی بە دابشکردنی حیزبایەتی دانراوە بۆ لای حیزبی دانراوە نەک بۆ دەسەڵاتی دادوریش ڕاستەکە دکتۆریانی خود توانراوە دەسەڵاتێکی جیاواز هەبێ مەسەرەن لە هەرێمی کوردستانە ئەمە ئەگەر کاتێک دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆ بێلایەن بێ پێشەکاری یاسایەکان قبول ناکە هەڵوێستی دەبێ وەکو چی بۆمە مەسەن ئەو پێشەکاری یاسایانەی کە لە وڵاتەکە ڕوودەدا بۆ نمونە بە پێی دەستور نابێت کەس بەبێ بڕیاری دادوەر بگیرێ بەڵام ئێمە دەیان حالەتی وا دەبینین مەسەن لە کوردستانیان لە عێراق مەسەن ئەو حالەتانە ڕوودەدا بەبێ ئەوەی کەوا دەسەڵاتی دادوەری هەڵوێستێکی هەبێ ئەم دەسەڵاتە دادوەریە نەکەل لێرە لە عێراقیش بە هەمان شێوە بە سیاسی کراوە یعنی تۆ مەسەن ئێستا ئەنجومەنی شورا پۆستەکانی بەپێی وەلای حیزبیدا پێی وەلای حیزبی پێی دەوری حیزبەکان دابەشکراوە پۆستەکانی ناو ئەنجومەنی شورا لە سەرەتاش هەروە بوو بە هەمان شێوە لەگەڵ ڕێز مەسەن دەسەڵاتی دادوەری لە پێکاتەیەوە لە سەرەتاوە ئەویش دەستکاری حیزبەکانی تیا بووە تەدەخولی حیزبەکانی تیا بووە مانەوێ نەمانەوێت و تەدەخولی حیزبەکانی مەسەن لە کاروبارەکانیان ڕەنگ دەداتەوە بۆیە مەسەلەی سەروەری یاسا مەسەلەیەکە
پێشکەوتنی وڵاتەکە بە سەروەری یاساوەیە. هەر وڵاتێکەوە لە دواوە بوو بار و حاڵ و ژیانی گوزەرانی هاوڵاتەکانی وەکو پێویست نەبوو، ئەمە نیشانەیە ئەوەیەکەوە یاسای تیادا سەروەر نییە. ئەگەر یاسا تیادا سەروەر بێ سەر کۆمارێک وەکو هاوڵاتێکی ئاسایی زیاتر لەوەی کە بە قانون بۆی دانراوە ناڕوە. بەڵام ئێمە مەسەن تۆ سیر دەکەی ئێستا پارەی ئەم وڵاتە نە سەرۆکی پەرلەمان دەزانێت، نا ئەندام پەرلەمانەکان دەزانن بودجەی ئەم وڵاتە، نەوە زیری دارایی دەزانێت، کەس نازانێت نەخێر نازانێت داهاتی ئەم وڵاتە لە کوێوە دێ و چۆنی سەرف دەکرێت. کە ئەمە یەکەم مهمەی پەرلەمانە کە پێویستە داهات و بودجەی وڵات لە پێچاوی پەرلەمان شەفافێتی پەرلەمان لێ ئاگادار بێ. پەرلەمان کە خۆی دروستیش بووە لە بەریتانیا هەر بۆ ئەو مهمەیە لە سەرەتادا دروست بووە، هەر بۆ ئەو ئیشە دروست بووە. بەڵام مەسەن تۆ پەرلەمانی کوردستان نازانێ ئێستا داهاتی ئەم وڵاتە سەرچاوەکەی لەکوێ و چۆنی سەرف دەکرێت. نە حسابی ختامیمان هەیە، نە ئەو بەدواداچوون هەیە وەکو پێویست. ئیتر ئەمە لەلایەن حیزبەکانەوە بەداخەوە مەسەن کەواز لە پشتی پەردەوە داهاتەکە بەیادەکرێت و سەرفی. زۆر نەوانەی کە لە سەروی یاساوان لە کوردستان کێن مەسەلەن زۆر نەوانەی لە سەروی یاساوان؟ بەڵێ هەمووی کەس احتراب بۆ یاسا ناکە نەخێر. ئەگەر احتیبار بۆ یاسا بکرێ دەبێت وەکو یەکەم نقطە ئەوەیە کەوا بزانین ئەم سەروەت و سامانەی ئەم وڵاتە لەکوێوە دێ و چۆنی سەرف دەکرێت. بەڵام تۆ مەسەن دەبینی یعنی فەرقێکی زۆر هەیە، خەڵکانێکی زۆر هەیە مەسەن کە سەروەتیش زۆری لە بەردەستدایە بە ئارەزی خۆی سەرف دەکات، پیاوەتی پێوە دەکات، بڕی سیارە بۆ خەڵک دەکردرێ. ئەمانە لەکوێوەیە؟ پارەی چییە؟ دیار نییە. کەواتە لێرەدا یەک لە ئەرکە سەرچەکانی پەرلەمان کە چاودێریکردنی داهاتی وڵاتە پارەی وڵاتە لەمە شکستی هێناوە پەرلەمانی کوردستان. ئەرچێکی تری ئەوەیە کەوا نەیتوانیوە لە حکوومەت پرسێتەوە. ئەگەر حکوومەت هەرچەندە کەم و کوڕی هەبووە و هەشێتی نەیتوانیوە لە ساڵی 92 کە یەکەم پەرلەمان دروست بووە تا ئێستا نەیتوانیوە ئەو ئەرکەی خۆی ئەرچی چاودێریکردن ئەرچی ڕقابی کە هیچ ئەرچێکی گرنگی ترە ئەو ئەرکەش لەوە شکستی هێناوە. ئەرچی سێمی کە یاسادانانە ڕاستە تا بۆی کراوە هاتووە یاسایداناوە. بەڵام من چی لە یاسا بکەم ئەگەر یاسا سەروەری نەبێ نەیتوانیوە سەروەری بۆ یاساکان پارێز دەکەم. پەرلەمان لە هەر سێ ئەرکە سەرچەکەی خۆیدا نەیتوانیوە سەرکەوتوو بێ. دەسەڵاتەکانی تریش ئەمە بۆرد و دەسەڵاتی تریش ڕاستە؟ ئەمە بەنسبەت پەرلەمان بەنسبەت دەسەڵاتەکانی تریش طبعاً قەزا دەسەڵاتی دادوەری چاودێرە بەسەر هەردوو دەسەڵاتەوە، هەم بەسەر دەسەڵاتی پەرلەمان هەم بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن. سپاس دەکەم دەتەگەرم و لای بەرز ڕووپاکخانە بگەڕین و لای بەرز باس لە دەستێوەدانی حزب کرد لە مەسەلەی دادگا و لە دەسەڵاتی دادوەریش، ینی تەنانەت لە دانانی دادوەرەکانیش دەستێوەردان هەیە، دەستێوەردانی حزبی لەلایەن هەردوو پارتە دەسەڵاتدارەکە هەرێمی کوردستان؟ بەڵێ بخۆی مەحەدی دادوەری هەیە، خوێندکارانی مەحەد دادوەری کە 2 ساڵە تەواوی دەکەن دەبنە دادوەر، ینی بۆ پلەی دادوەریان دەبێ. بەڵام بەداخەوە ئەو خوێندکارانەی کە لەوێ تەواو دەبن ئەگەر تەسکێ حیزبیان نەبێ ئەوە بە دادوەر داناندرێن یاخود تەعین نابن بە دادوەر. ئەمە جێگای داخە یاخود ئەو سەقفە زەمەنیەی کە بۆ دادوەر دانراوە کە وەکو بۆ نمونە پەرلەمانتار چۆن هەڵدەبژێردرێ ئەوە دەستاودەستی پێ ناکرێت، دەستاودەستی دەسەڵاتی دادوەری نییە. و هەروەها ملکەت نەبوون بۆ عقوبەدانی ئەو یاسایانەی کە جێبەجێ ناکرێ. دەسەڵاتی دادوەری ملکەت نییە بەو یاسایانی کە هەیە کە لە بندەستێتی بۆی ئەو خەڵکانە سزا بدە کە یاسا جێبەجێ ناکەن. خۆی سەروەربوون یاسا لەکوێوە دێ؟ سەروەربوون یاسا لەو کاتەوە لەو حاڵەتە دێکە دەسەڵاتدار بۆ نمونە یاخود سەرۆکی هەرێم داوایەک لە دادگا بدۆڕێنێ یاخود سەرۆکی حکوومەت داوایەک لە دادگا بدۆڕێن ئەو کات یاسا سەروەر دەبێ. کە سەرۆکی هەرێم یاخود سەرۆکی حکوومەت بڕۆنە بەردەم دادگا و داوایەکانیان یاخود خازع بن بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە لە بەردەم دادگا. و هەروەها
دەبینین کە سەروەربوونی یاسا لە چەند حاڵ و باڵێکدا لە هەر وڵاتێک سەروەربوونی یاسا فراهەم دەبێ ئەویش کە دەستورێکی سربەخۆت هەبێ دەبین لە هەرێمی کوردستان دەستوری سربەخۆمان نییە کە دەستورمان نەبێ کەواتە ئەو یاسایانەی کە دەردەکرێن یاسایەکان هەمووی بە پرۆژەیە یاسایەکان لە ژێر چەتری دەستورێکدا دەرناکرێن کە دەستورت نەبێت تۆ نازانی یاسا لەسەر چ ئەساسێک دەرکەی بۆیە فەوزای یاسایی ڕوودەدا بەڵام کە دەستورت هەبێ محکەمەی دەستوریت دەبێت کە محکەمەی دەستوریت هەبوو کێشەی نێوان دەسەڵاتەکان لە محکەمەی دەستوری تۆ چارەسەری دەکەی یاخود یاسایەک بە یاسایی دەرنەکراوە یعنی شروطە یاساییەکانی تێدا نیە تۆ لەکوێ ئەم یاسایە کێشەکانی ئەم یاسایە خود بە یاسانەبوونی ئەم یاسایە چارەسەر دەکەن لە محکەمەی دەستوری تۆ کێشە لە نێوان دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری هەیە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکەی لە محکەمەی دەستوری ئەم کێشەیە چارەسەر دەکرێت بۆیە ئێمە کە دەستورمان نییە و فەراغێکی گەورەی یاسایە و هەروەها هەر لە ئەنجامی نەبوونی دەستورە ئێمە یاسا سەروەرنیە لە وڵات کە دەستورمان نەبوو محکەمەی دەستوریمان نییە کەواتە کێشە لە نێوان هەر دەسەڵاتەکاندا هەبێ چارەسەر نابێت کە چارەسەر نەبوو هەر دەسەڵاتە و بە میزاجی خۆی بە میزاجی حیزبی خۆی کە بەپێی ئیستحقاق ناببوورە بەپێی ڕێککەوتنی نێوان حیزبەکان کە ئەو بەڕێزە فەرمووی لە ژوورە تاریکەکان چۆن ڕێک دەکەون دێن پۆستە ئیداریەکان دابەش و تەوزیع دەکەن بۆیە هەمان ئەو ڕێککەوتنە ڕنگدانەوەی هەیە لە دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە بۆیە هەر ئەم حیزبانەشن کە لە دەسەڵاتی جێبەجێکردن خازع نابن بۆ جێبەجێکردنی یاساکان یاخود ئەو یاسایانەی لە پەرلەمان دەردەکرێت بەڵێ ینی پێ وایە کە بەرەز وتە یەکێک لە مەسەلەی سەروەربوونی یاسێنەبوونی دەستور و دادگای دەستوری شێسەیە گەرەیمە دادگای دەستوریمانە بە ئەو دانیشتنەی کراوەی کە بە پەرلەمان هێڵدراوەتەوە دانیشتی کراوە کە بەرەز دەندامی پەرلەمانی دەیتوانی هەڵی بوەشێنێتەوە بەڵێ خۆی دانیشتنی یەکەمی پەرلەمان هەر بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هیچ سەقفەتژی زەمەنی بۆ دانەندراوە یاخود لە هیچ خاڵک ئاماژە بۆ نەکراوە کە ئەم دانیشتە بەکراوەیی بهێڵدرێتەوە ئاماژە خاڵەکەەوە ئاماژەی پێکراوە کە لە دانیشتنی یەکەمی پەرلەمان سەرۆکی یەکەم دانیشتن دەستەی سەرۆکایەتی هەڵدەستێ با هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی لەلایەن پەرلەمانتارانەوە بەڵام کە ئەوە نەکرا دەبینین ماوەیەکە ئەو بۆ ماوەی 2 مانگە تا ئێستا نە حکوومەت پێکاتووە نە دەستی سەرۆکایەتی دانرا نە دەستی سەرۆکایەتی هەڵبژێدراوە ئەمەش کێشەیەکی زۆری بۆ هەم پەرلەمان هەم بۆ دەسەڵاتەکانی کە دروست کردووە هەم بۆ بارگوزەرانی حاڵی خەڵک دروست کردووە من لە بەرنامەیەک ئاماژەم بۆەوە کرد کە دەبینین بۆ خۆی بودجا هەر لە مانگی 11 ساڵی پێشووتر دەبێ لەلایەن حکوومەتەوە بێتە پەرلەمان لەوێشەوە دەنگی لەسەر بدرێ و بودجە پەسەند بکرێ کەچی ئێمە لە مانگی 11 سوێندی یاساییمان خوارد چونکە دانیشتنەکە بەکراوی هەڵدرایە و دەستەی سەرۆکایەتی هەڵنەبژێدرا ئەم ئەرکەی پەرلەمان دیسانەوە پەرلەمان جێبەجێ نەبوو دیسانەوە کێشە بۆ هەم بەڵێ بە کورتی ئەگەر دادگای دەستوریمانە بە دەیتوانی ئەمە ڕوونەدات ئەم پێشێرکاری یاساییە کە مەسەرەن پەرلەمانەوە بەکراوی هەڵدرێتەوە حکومە پێگرانی حکومە دوانەکەوێت بەڵێ بەتەکید ڕۆڵی خۆی دەبینی دادگای دەستوری و لایەنەکان دەیانتوانی لەوێ تەعن لە بەکراوەی هێشتنەوەی دانیشتنی یەکەمی پەرلەمان بدەن و هەروەها ئەم دانیشتنە لەوێ کە ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ وەروە فراکسیۆنی نەوەی نوێژ ئێمە نقطە نیزامیمان گرت لەسەر بەکراوەی نەهێشتنەوەی ئەم دانیشتنی یەکەمی پەرلەمان بەڵام گوێمان بۆ نەگیرا بەڵام کام محکەمەی دەستوری هەبووبایە ئێمە دەمانتوانی لەوێ کێشەکان بە یاسایی یاخود بە عادیلانە و دادگەرانە چارەسەر بکەین. بەڵێ سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختی ئەرزی
لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆرەگە بکرێم وڵای بەڕێز تا چەند بەڕێزت پێ وایە کە ڕۆژ بە ڕۆژ دەستێوەدانی پارتی یەکێتی لە کاروباری یاسا و دادگادا ڕووی لە زیاد بوونە بۆ نمونەوەی کادیرەکانمان هەبوو، بۆ نمونە داخستنی سینەما سالممان هەبوو لە سلێمانی بەوێ بڕیاری دادگا. یعنی ئەم دەستێوەدان ڕۆژ بە ڕۆژ مەترسی دارتر دەبن لە مەسەلەی یاسا و دادگاکاندا؟ بەڵێ خۆی بەڕاستی من لە سەرتا شەوتم، یعنی حکمی ئەم وڵاتانە بەپێی یاسا ناڕوە، بەپێی یاسا ناڕوە، بەپێی مەزاج و بەرژەوەندی حیزبەکان بەرپرسەکان بۆ شێوەیە دەڕوە. ئەگەر یاسا حاکم بێ هەموو شتەکان بە زۆر بە ڕۆڵی سروشتی خۆیان دەڕۆن بەڕێوە. یعنی هەموو کەسێک مافەکانی دەستە بەردەبێ پێشێرکاری ناکرێت لەسەر مافەکان. بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت لە هەرێمی کوردستان ئێمە لە ساڵی 92 کە دوای راپەرین هاتوین هەوڵی ئەوە نەدراوەکەوە ئەم وڵاتە بە موەسساتی بکرێ، بە یاسایی بڕوە بەڕێوە. یعنی ڕۆلی حیزبەکان بچوو بکرێتەوە، دوورکەوێتەوە. حیزب هەر ئەوەندەی دەستەرەکەوە پرۆسە سیاسیەکە بەشداری لە پێکێنان و بەرهەمێنانی پرۆسە سیاسیەکە بکە، ئیتر کە پەرلەمان هەڵبژێردرا دەبێت دوورکەوێتەوە لە حکومەت، دوورکەوێت. بەڵێ دوورکەوێت، یعنی ئەوەندە تەدەخول نەکاتە جزئیات. دەبێت لە بۆ شتە سەرەکیەکان مەسەن بۆ هەندێک بەرنامەی گرنگ تایبەت بە پاراستنی ئەمنی وڵاتەکە، پەیوەندیت دەرەکانی وڵاتەکە، نەک بەڵام بۆ شتی وردەکاری زۆر هین شۆڕ بێتەوە ناو دەسەڵاتی تەنفیزیە، دەسەڵاتی دادوەری بێوێ مەرامەکانی خۆی لەوانە جێبەجێ بکات لە پێناو ئەوەی کەوا ئەنسار بۆ خۆی زیاد بکە. نەخێر، حیزب دێ بەشداری هەڵبژاردن دەکات تاوەکو نوێنەری لە پەرلەمان دەبێ. ڕاستە لە سەرەتی پەرلەمانتارەکان کەوا بەرنامەی حیزبەکە هەوڵدەن، بەرنامەی حیزبەکەش بۆ خزمەتی خەڵکە، نەک بۆ خزمەتی و بەرژەوەندی حیزبەکە. ئەوەی لای ئێمە دەکرێت بە پێچەوانەوەیە، هەم لە پەرلەمانیش و هەم دواتریش حیزب دەست دەخاتە ناو پەرلەمان و ناو دەسەڵاتی تەنفیزی و دادوەریش بە شێوەیەکەوە بەرژەوەندی تایبەتەکانی خۆی زاڵ بکە بەسەر بەرژەوەندی گشتەکاندا. کاتێک کە وڵات بۆ ئاقارەدا بڕوە، حتمەن ئیتر تۆ ماف و ئازادیە گشتەکان پێشێل دەکرێت، ماف و ئازادیە گشتەکان پێشێل دەکرێت، مافی خەڵک پێشێل دەکرێت. لە سەکۆتاییدا خەڵک زەرمەند دەبێت، خەڵک مافەکانی پێشێل دەبێت. خۆ ئێمە حکومەتمان بۆ چییە؟ پەرلەمانمان بۆ چییە؟ قانونمان بۆ چییە؟ بۆی کە مافی من و تۆ دەستە بەربێ، بۆی من و تۆ بتوانین لەناو کۆمەلگا بژین، نە تۆ بتوانی دەستدرێژی بکە سەر مافەکانی منیش نەمنیش تەجاوز بکەم لە سنووری خۆم. بەڵام دوای ئێستا مەسەڵەن هەموو دەسەڵاتەکان لای حیزبە، هەر سێ دەسەڵاتەکانی دوابڕێر لای حیزبە، بەڵێ بڕیاری کۆتایی لای حیزبە. یعنی حیزبەکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کەوە خاوەنی هێزی سیاسی، هێزی عەسکەرین لە کوردستان، ئەمانە خاوەن بڕیارن لە ناو دەسەڵاتی دادوەری، لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن لە ناو پەرلەمانی سیر کە مەسەن کاتێک بیانەوە پەرلەمان پەک دەخەن پەچی دەخەن، کاتێک بیانەوە پەرلەمان بەگەڕ بخەنەوە بەگەڕی دەخەنەوە. ینی پەرلەمانی ئێمە پەرلەمانێکی ئیستیشاریە، خاوەنی دەسەڵاتی فعلی و ڕاستەقینە نییە. ئەوە تا پەرلەمانەکان بزانە
هەمووی لە هەموو حیزبەکانەوە چووە بەڵام هیچی هەڵوێستی نییە ئینتیزار دەکات بزانێ براگەورە چ بڕیار دەدا حیزبە خاوەن هێز و دەسەڵاتەکان چ بڕیار دەدەن من بە پێچەوانەی ینی بڕی ئەم خوشکە بەڕێزە مەسلەی سەروەری یاسا بەڕاستی خۆ هەموو حیزبەکان تێدا بەشدارن لەوەی کەوا یاسا پێشێرکاری یاساییەکان بەشدارن تەنیا پارتی وێچێتی نیە ئەمانی تریش بە دەوری خۆیان مساهمەیان کردووە لە پێشێرکاریەکانی یاسا کاتێکەوە هاتوونە سەر مووقع هاتوونەتە سەر دەسەڵات بە شێوەیەک لە شێوەکان پێشێرکاری یاسایان کردووە ئەمجا نەبوونی دەستور کێشە نییە لەوەی ئێمە ئەسڵەن باوەڕمان بە قانون نییە ئێمە باوەڕمان بە سەروەری و ئیرادەی خەڵک نییە باوەڕمان بەوەیەکەوە ئیرادەی حیزب و قووەت هەیە باوەڕمان بە ئیرادەی خەڵک نییە بۆیە باوەڕیشمان بەوە نییە بە قانون نییە باوەڕمان بەوە نییە ئەگەر دەستوریشمانە بێ هەمان حالت دەڕووین بڕێەوە فەرمەوە لە عێراق دەستور هەیە ئەمە چەند لە مێژە ئینتیخابات کراوە ئێستا حکوومەتەکە تشکیل نەکراوە بەڵام تۆ سیر کە ئیسرائیل دەستوری نییە بەریتانیا دەستورێکی نەنووسراوی هەیە کەچی لە هەموو وڵاتانی ئەو وڵاتانی کە خاوەنی دەستوری نووسراون زیاتر ڕێز لە یاسا دەگیرێ و سەروەری یاسا تایدا هەم لە ئیسرائیل هەم لە بەریتانیاش بەرقەرارترە لە وڵاتەکانی تر کەواتە کێشەکە لەوە نیە ئێمە دەستورمان هەبێ کێشەکە لەوەی ئێمە تا چەند احترامان بۆ دەستور و بۆ قانونەکان هەیە خۆ ئەوەی کە لە ئیسرائیل وڵاتی ژیانی سیاسی وڵاتەکە ڕێخستووە چەند قانونێکی ئاسایە وەک ئەو قانونانە ئێمە قانونی سەرۆکایەتی هەرێم و قانونی پەرلەمان و قانونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قانونی ئاساییە بەڵام ئەمان ڕێز لەو قانونانە دەگرن وەکو قانونێکی وەکو دەستورێک سەیری دەکەن پێشێرکاری ناکەم بەرامبەری سیر کە ئینتیخاباتەکانیان هەمووی لە کاتی خۆی ئەنجام دەدرێت لە شەڕ بن لە شەڕ بن بەهۆی ئەوەی کەوا ڕێزیان بۆ ئێرادەی خەڵکەکە هەیە باوەڕیان بە دیموکراتیەت هەیە ئێمە ڕاز ناگەین کە بڵێن هەرێمێکی دیموکراتی نەخێر دیموکراتیەکەمان لەکوێیە کوا دیموکراتیەکەمان دیموکرات نین دیموکراتیمان نییە نەمانهی ویستووە یاسا سەروەری یاسا دەستە بەرکەین و دیموکراتیت بەرجەستەکەی لە وڵاتەکەدا ئەمانە هەمووی دوو ڕووی یەک دراون تۆ ناتوانانی ئەمەیان بەبێ ئەمە بکەیت ئەگەر یاسا سەروەر نەبێ دیموکراتیت لە درۆیەک بۆ لاوە هیچی تر نییە بەداخەوە کەمە نەماوێت پێ یاسا و دیموکراتیی لە کوردستان درۆیە یاسا سەروەر نییە دیموکراتێتیش نییە ئەمە ژیان و واقعی ئەم هەرێمە واقعی عێراق هەمووی ڕاستی ئەم قسەی من دەسەلمێنن گەواهی دەرم بۆ ڕاستی قسەکەی من کە نەیاسا سەروەرە نە دیموکراتێتیش هەیە ئەمجا پاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز دواتەگەرم وڵای ڕووپاک خانەکە بگەرم وڵای بەرز سەبارەت بە دەستێوەردانی پارتی ویکێتی لە کاروباری یاسادا لە ماوە ڕابردوو 4 ساڵی ڕابردوو زیاتر لە 4 دادوەر بڵین 5 دادوەر دەستیان لە کار کێشاوەتەوە بۆچی دەست لە کارکێشانەوەی ئەم دادوەران نەبووتە فشارێک بەوەی کە ئەم دوو هێزەواز لە دەستێوەدان لە کاروباری یاسا لە هەرێمی کوردستان بێن بەڵێ خۆی دادوەر من ڕێزم هەیە و سوپاسی و دادوەرانە دەکەم کە زانیویانە ناتوانن بە ئەرچی خۆیان هەستن باشترین ڕێگە چارە دەست لە کارکێشانەوەیان بووە من لێرەوە سوپاسیان دەکەم چونکە دەبینین جالێرەوە دەبێت ئەمە تەواو تەکید بینەوە کە دەستێوەردانی حیزبی لە ناو دەسەڵاتی دادوەری بە جۆرێکە کە دادوەرەکان ناتوانن لە بڕیارێکی جووسئیش سەربەخۆ بن من خۆم بەر لەوەی پەرلەمانتار من پارێزەر بوومە لە هۆڵی دادگا کەیس هەبووە پێش ئەوەی کە خۆم ئاگادار بم تەڕەفەکان پەیوەندیان بە دادوەرەکانەوە کردووە کە بە تەوجیهی بەرپرسێکی حیزبی بڕیاری گۆڕیوە بۆ جەلسەیەکی کە بڕیاری گۆڕیوە کە پاش مڕافعە دەڕۆی بۆ لای و لێم پرسیوە باشە چۆنە یانی ئەو بڕیارە چۆنی ئاوە گۆڕیت خۆ بە مادەی ئەوەندە و بە دەقی ئەوەندە وا بڕیارەکە دەبوو وا دەربکرابە باسی لەوەی کردووە کە ناتوانم ئەو بڕیارە بدەم لەبەرەوەی فشاری زۆر یاخود فشاری زۆرم لەسرە بۆیە ئەمە بەڕاستی جێگای داخات چونکە وا دەکا هاوڵاتی هیچ ئەمەلی نەمێنێ هاوڵاتی هیچ ئەمەلی نەمێنێ پەنا بۆ هەمووی ینی بۆ سڵحی عەشایری کە سڵح نەبوو بۆ فەوزا و شەڕی عەشایری ببە کە ئەمەش ڕوویدا کەواتە تۆ یاساشت هەبێ جێبەجێ ناکرێت کە یاسان جێبەجێ نەکرات کەواتە سەروەر نابێ خۆی من سەیرم بەوە دێ دەڵم یاسا خۆی خەڵک دەری دەکا ینی خەڵک بەخواستی خەڵک دەردەکرێت چونکە نوێنەرانی خەڵک لە پەرلەمان یاسا دەردەکەن باشەکە بەخواستی خەڵک بێ بۆ جێبەجێ ناکەیت بۆی خەڵک خۆشگوزەران بێ
کە خەڵک خۆشگوزەران بوو خۆی ئەو فۆزایە نامێنێت تۆ وڵاتت بەرەو دیموکراسیەت و سەروەربوونی یاسات بەچێت بۆ جێبەجێ ناکەی بەڵام ئەمە هەموو هۆکارەکان بۆ ئەوەی دەگەڕێتەوە کەوا حیزبەکان لە بەرژەوەندی خۆیان دەستیان خستۆتە ناو هەموو دەسەڵاتەکان و هەروەها باڵا دەستن بەسەر هەموو دەسەڵاتەکاندا و هەروەها دەستێوەردانی حیزبی لەسەر هەر سێ دەسەڵاتەکەی هەیە بەڵێ من باسی ئەوم کرد کە دەستورمان نەبێ کە نەبوونی دەستور هۆکارێکە بۆ سەروەربوونی یاسا سەروەر نەبوونی یاسا بەڵام من هۆکاری نەبوونی دەستوری عنی بە بەشێک لە هۆکارەکانی سەروەر نەبوونی یاسا دەگەڕێنەوە بەنا هۆکار گەلێک هەنەکەوە یاسا سەروەر نییە بەهێزترین هۆکاریان ئەوەیە کە حیزبەکان باڵا دەستن بەسەر هەر سێ دەسەڵاتەکەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی جێبەجێکردون و دادوەری و هەروە یاسادانانە بە تایبەتیش بە تایبەتتر دەسەڵاتی دادوەری بەڵێ بۆ چوونی بەڕێزت ئەو مەسەرەن ئەو گەندەڵی و بێموچەی و بەتاڵانبرنی سامانی هەرێم کە هەیە هەمووی پەیوەندی بەوەیە کە یاسا سەروەر نییە؟ بەڵێ ئەو خاڵەکی زۆر باش بوو کە باست کرد خۆی کە قەیرانی دارایی ڕوویدا کە پاشەکەوتی موچە حکوومەت وەڕیاری لەسەردا ئەمە بە پێچەوانەی یاسا بوو چونکە خۆی پاشەکەوتی موچە نییە بە یاسا نییە هەر شتێک یعنی کە باز لە موچە و بودجە بکات دەبێت بە یاسا بکرێت نەک بە بڕیاری حکوومەت خۆی دەستور لە ڕیزبەندی یاسایەکان یاخود قووەی ئیلزامیان دەستور یاسا پاشان بڕیار پاشان ئەنزیمە هەر لە خوارەڕە لە ئەنزیمەوە خازع دەبن بۆ ئەوانی سەروتری خۆیان خۆی بڕیار لە خوار یاسایە دەبێ یاسا بەسەر بڕیاردا جێبەجێ بکرێت نەک بڕیار بەسەر یاسا کە حکوومەت ئەم بڕیارەیدا بڕیارەکە بەسەر یاسا جێبەجێ کرا کە بڕینی قوتی خەڵک و پاشەکەوتی موچە بوو بڕینی قوتی خەڵک و پاشەکەوتی موچەش کە بە پێچەوانەی یاسا بوو ئەمەش هەر دەگەڕێنەوە بۆ دەستێوەردانی حیزبی لە دەسەڵاتی جێبەجێکردن بەڵێ بەس مەسلەی ئەم بێ سەروبەری مەسەلەن لە سامان نەبوون دیارنەبوونی داهاتی هەرێم پەرسەندی گەندەڵی هەموو پەیوەندی بەوەیە کە یاسا نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێت بەڵێ دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانە بەڵێ منیش دەڵێم نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێت چونکە دەبێت بودجە بێتەوە پەرلەمان لە پەرلەمان پسند بکرێ میزانیەی هەموو وەزارەتەکان دیار بێ کە ئەو وەزارەتە ئەم ساڵە چەند خەرج دەکا حیساباتی ختامی هەبێ کە بۆ نمونە مانگی چوارە یاخود پرۆژە بودجە بێتەوە پەرلەمان بەو ئەرکەی خۆی هەڵنەستاوە ئەو 5 ساڵە 4 بۆ 5 ساڵە بودجە نەهاتۆتەوە پەرلەمان کەمە بەڕاستی فەوزایەکی دارایی و سەروەرنەبوونی یاسای زۆر باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە کە ئەمەش وای کردووە قەیرانی دارایی دروست بێ ئەمە وای کردووە کە هەژاری بێکاری هەژاری ڕوو لە خەڵکی هەرێمی کوردستان بکە ئەمە وای کردووە کە گەندەڵی زۆر بێ ئەمە وای کردووە کە دەسەڵاتدارەکان یان حیزبی دەسەڵات خەڵکی خۆی وا لێ بکە کە هەمووی ببنە بازرگان و لەسەر ئەو قوتی خەڵک بژین. بەڵێ سوپاس دەکەین کاک تۆ بگەنم و لای بەڕێز مەسەلەن یەکێتی پارتی بۆ چونێکیانەیە پێیان وایە کە دەستێوەردان بکەن لە هەموو دەسەڵاتەکانیان تەمەنی حکومڕانیان درێژتر دەبێت ئێمە نێو دەسەڵاتانە کە دەستێوەردان لە یاساکە تەمەنی حکومڕانیەتیان درێژتر بێ هەموو دەسەڵاتانی کە دادپەروەرن و یاسا جێبەجێ دەکەن خۆی مەسەلەی حکومڕانی مەسەلەیەکە کە پێویستە بە دادپەروەری تا دادپەروەری زیاتر تێدا بێ دیموکراتێتی زیاتر تێدا بێ سەروەری یاسای زیاتر تێدا بێ خەڵک زیاتر وەلای بۆ ئەم دەسەڵاتە دەبێ پشتیوانی لەو دەسەڵاتە دەکات تەمەنیشی درێژتر دەبێ بێگومان تەمەنیشی درێژتر باشە بۆ لارێنی کوردستان بە پێچەوانەوەی ئەنی ئەوان بۆمانەوەی دەستقراری زیاتر دەبێت تۆ سیر کە مەسەن لە وڵاتانێک کە یاساتیایدا سەروەرە وڵاتیشی مستەقیڕە لە ڕووی سیاسیەوە ئەمجا دەسەڵاتەکە دەسەڵاتێکەوە خەڵک دیفاعی لێ دەکا خەڵک پشتیوانی لێ دەکا بەڵام بە پێچەوانەوە ئەگەر وڵاتێک مەسەن سەروەری یاسایتیانە بێ دیموکراتێتیانە بێ پۆست و پایەکان و دامودەزگاکان هەموو حکومیەکان هەمووی بە وەرژەوەندی حیزبی بەکاربێ ئەمە ناڕەزایی خەڵکی لێ دەکەوێتەوە خەڵک هەز بە یعنی مەسافەیەک دەبێنێتەوە دروست دەبێت لە نێوان دەسەڵات لەگەڵ خەڵکدا واتە هەموو دەمێ دژ بەیەک دەبن هەموو دەمێ هەم دەسەڵات ڕقی لە زەماوەرە هەم زەماوەری ڕقی لە دەسەڵات هەیە ئەمە لە هەموو دنیاوا بووە لە هەموو سیرکە سەدام حوسێن یەکەم ڕۆژکە هێزی هاوپەیمانان هاتە ناوە نەیتوانی مقاومت بکات لەبەرەوەی خەڵک گەیشتووە ئاستێکەوە
مەسافەیەکی زۆر دوور بوو لە بینی خەڵکو و لەگەڵ دەسەڵاتەکە بەڵام ئەگەر دەسەڵاتێکی هین بە نیشتمانی بە خەڵک دیفاعی لەم دەسەڵاتە دەکرد هەرچەندە ئەو هێزەی کە هاتوتە ناوە بە قووە دوێ بۆیە تۆ دەبینی ئێستاکە مەسەن ئەم بۆشایە گەورە لە نێوان دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستانەکە خەڵک هەیە چکە مەسەن بۆ هەر ئەو بڕیاری پاشەکەوتی موسەی کە باس کرا ئەمە خۆ یەک لە پێشێرکاریەکانی یاسایە یەک لەو پێشێرکاریانەیە کە بەرامبەر سەروەری یاسا دەکرێت چکە کارێکی زۆر ناساییە نوۆیە زۆر یاسایی بوو ئەنجام درا بەرامبەر خەڵکو تا ئێستاش بەردەوامە تا ئێستا پەرلەمانیش بێدەنگە حکومەتیش بێدەنگە حیزبە سیاسەکانیش کەسی هەڵوێستی نییە کەس هەڵوێستی نیە بەس تەمەنی حکومڕانی تاکەی بەرداوام دەبێت و حیزبانی کە بەرداوام تداخلی ئەم دەسەڵاتەکان دەکەن ئەمە تەمەنی حکومڕانی عێراقی بۆ هێزی داپلۆسێنەری ئەم دەسەڵاتەی کە حکم دەکات تا چەند سەدام حوسێن حکمی ئەم وڵاتی دەکرد بە ئاگر و ئاستن بەڵام تاوەکو هێزی جزروفێک دروست نەبوو هێزی دەرەکی نهات ئەم ڕژێمە نەڕوخە ئیتر ئەمە گۆڕانکاریەک ناوخۆیەکان و دەرەچیەکانە وا دەکات ئەم دەسەڵاتە بمێنێتەوە یاخود کۆتایی پێبێ بەڵام گرنگ ئەوەیە مەسەن بۆشایەکی گەورە هەیە لە نێوان دەسەڵات لەگەڵ خەڵکدا بۆ نمونە لە هەموو حکومڕانیەکەتەکان وا بووە حکومڕانی ئەوانەی کەوا دوور بوون ئەوانەی کەوا نانیشتمانی بوون کەوا بەرژەوەندە گشتەکانی خەڵکیان لەبەر چاو نەگرتووە لە حکومڕانیەتدا حتمەن ئەمە زۆر بەو شێوەیە دەبێت بەس کەکتۆر بۆنم لەسەر مەسلەی تاڵانی نەوت بردنە دەرەوەی پارە مەسەرەن بوونی هێزی چەکدار لە دەستی حیزب ئەگەر یاسا بۆنم لەسەر ئەمانە نەتوانرێت ئەمانە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ڕەنگی خەڵک بڵێن یاسا لەکوێ لە کوردستان ئەخۆ یاسا یعنی دەتوانی بڵێ یاسا نییە یاسا بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگاکەیە بە حاکم و مەحکومەوە بەڵام یاسا ئەمڕۆ بەس بۆ وەکو فەڕەنسیەکان دەڵێن بۆ ئەوانەیە بۆ ماسیە بچووکەکانە بۆ ماسیە گەورەکان تێدا دەرباز دەبن ینی بۆ ئەوان نییە کێشەکە ئەوەیە کەوا یاسا یەک لە قاعیدەکانی یەک لە خاصیەتەکانی دەڵێ عام و مجەڕەد واتە بۆ هەمووی وەکوویەکە بەڵام بەداخەوە لێرە مەسەن تۆ ئێستا ئەگەر حالەتێک دروست بێ ئەگەر حالەتێک دروست بێ لە نێوان مەسەن دوو کەس یەکێکی سیاست مەدارێک یاخود بەرپرسێک لەگەڵ هاوڵاتێکی ئاسایی وەکو یەک تەعاملیان لەگەڵ ناکرێت لەلایەن یاساوە جیاوازی دەکرێت لە نێوانی جا بە ئێمە شتەکە بە مطلقی وەرنەگرین بەڕاستی خۆنا لە ناو دەسەڵاتی دادوەری بەڕێز هەیە لە ناو دەسەڵاتی دادوەری ینی دادوەری مانایەوەنی هەموو دادوەرەکان ملکەتی بڕیارەکانی حیزب بن. سپاس دەکەم. ئەوروپا خان کەمتر لە نیو خولەک پێ دوایە دەبێت چی بکرێت بۆ سەروەری یاسا؟ بەڵێ خۆی ئەو خاڵانەی کە باسم کرد کە بۆ نمونە هاوڵاتی لە بەرامبەر یاسا نابێ پێویستی بەناو بژیوان هەبێ یاخود دەسەڵاتدار لە بەرامبەر یاسا نابێ پێویستی بەناو بژیوان هەبێ دەبێ ملکەت بێ بۆ جێبەجێکردنی یاسا دەسەڵاتدار دەبێ وەکو هاوڵاتیەکی ئاسایی ملکەت بێ بۆ جێبەجێکردنی یاسا خۆی یاخود ئەو ڕێڕەوانەی لێکۆڵینەوە کە پێشتر دەمیز ئاماژەی پێوە بکەم دەسەڵاتی دادوەری دەبینی ڕێڕەوی لێکۆڵینەوە زۆر سستە بەڵێ ڕێڕێوی لێکۆڵینەوە زۆر سستا لە ئەنجامدا تۆمەتبار پێشەوەی تۆمەتی لەسەر ساغ بکرێتەوە بە ماوەیەکی زۆر زیندانی دەکرێت کە حەقی ئەوەی هەیە بە کەفالەت ئازاد بکرێت تاوەکو تۆمەتەی لەکەیەک لەسەر ساغ دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ کە لە ستۆری سەرکی لەگەڵ مابووی. سوپاس بۆ بینەرانی بەرز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.